ئەوەیەم گەنجانە ڕەوایە ئەویش ئەوەیە کە ئەو خەون و خولیا و ماندووبوونەی هەیەە لە حکوومەتە ڕنگدانەوەی هەبێ وە جێگەی هەبێ وە کورسی هەبێ پلان و بەرنامەکانی حکوومەت لەگەڵ خواستی گەنجی کووردا جێی بێتەوە. ئێمە لە پەرلەمانی کوردستان ژمارەی یاسایی ئەندامانی پەرلەمان واشۆمان کۆ کردوێتەوە ئەمانەوێ وەزیری خوێندنی باڵا بێتە پەرلەمان گفتوگۆی کێشەی ئەم گەنجانە بکەین بۆی بزانین پلانی وەزارەتی خوێندنی باڵا چی بووەوە ئەم هەموو ناڕەزایەتی لێکەوتوێتەوە و بۆچی کورسی حکومی بێبەرامبەری کەم کردوێتەوە لە بەرامبەرە کورسی حکومی بە پارەی زیاد کردووە و ژمارەیەکی زۆریش لە ئەهلی واتە ئێستا ئەوەی لە کورسی حکومی بێ بەرامبەر وەرەگیرێت تەنها 26,000 لە بەرامبەرە پارە بۆ حکومەت و پارە بۆ زانکۆ تایبەتەکان کە زۆرینەی زانکۆ تایبەتەکانیش هەرهی بەرپرسانی هەردوو حیزبی دەسەڵاتە کە 36,000 کورسیە لەوێ بخوێنن. ئێمە دژی ئەم جۆرە مامەڵین دژی ئەم جۆرە بەڕێوەبرنین لەو خوێندنی باڵا و پێمان وایە مناڵی کورد ئەبێت کورسی خوێندنی بێ بەرامبەری بۆ دابین بکرێ بە سیستەمێکی عادیلانە. خۆی بە بازرگانیکردنی خوێندن ئەمە نەتیجەکەیەتی ئەوان لەبەرەوەی دەرچووی زانکۆیان پێدا نامەزرێ و زانکۆیەکی ئەهلی بەقەر زانکۆی حکومی بوونی هەیە و زانکۆ حکومیەکانیش بەشێکیان کردووە بە بازرگانی بە ناوی پارالێلەوە وا دەکەن قوتابی ناچار ببێ یا بە پارە بخوێنێ یان نمرەکەی بەشی خوێندنی خۆڕایی حکومی ناکاکە ئەوە مافێکی دەستوری هەموو قوتابیەکە پێشەوەی خوێندنی ئەهلی ئارەزوومەندانەیە یەکێک حەزی بەم بەشە نییە کە دەچێت لە بەشێکی تر یا بەرزتر دەخوێنێ لە بەرامبەر ئەوە ئەبێ پارەیەک بدا بەڵام سیاسەتی ئەم حکوومەتە بە ئاشکرا بەرەو ئەوە ڕواکە ئیتر خوێندن بە تەواوی بێ بە پارە ئەم سیاسەتە زۆر خەتەرە بۆیە کورسی خوێندنی حکومیان کەم کردوتەوە بۆی ڕەواج بدەن بە ئەهلیەکە ئەمە دەبێت قوتابیان کە زۆرینەی ئەوانەی خوێندویانە و نمرەی باشیان هێناوە کوڕی فەقیر و هەژارن چونکە پێی وایە ناتوانێت بە پارە بخوێنێ هەوڵەدا بە نمرە و جوهدی خۆی بگاتەوە ئاستەی کە دەیەوێ. بزانین چۆنەکە ڕامیار تەڵان ئێمە وەکو لێرە بەڵێنم پێدانوتمانەمە یاداش ئاراستاکەین بە زووترین کات وەکو فراکسیۆن دەست پێشخەر ملۆبیەکمان دروست کرد یاداشتێکمان ئامادە کرد و بۆ سبەینێ کە ڕۆژی یەکشەمەیە یاداشتەکە ئاراستاکەین ئەمە بەوە چارەسەرە بێ ئەوە هیچ بۆ ڕۆژی دووشەمە وەزیریەتە پەرلەمان بۆ لای لیژنەی پەروەردە طبعاً ئەوانیش راپۆرتێکیان ئامادەیە هەرچی گرفت و داتاکانی خوێندکارانی پۆلی 12 ئەخرێتە ڕوو و دوای کۆبوونەوەکەی لیژنەی پەروەردە وەزیر پێچێ نەتیجەی کۆبوونەوەکە بۆ ڕاگشتی بخاتە ڕوو بەڵام ئێمە بەوە ناوەستین ئیلا ئەبێ کۆبوونەوەیەکی پەرلەمان ئەنجام بدرێ ئەو گرفتانە کە ئێستا جەنابەت باسیەکەی خوێندنی ئێوارانە ناعەدالاتیە کەمکردنەوەی کورسیە بۆ نەزەوتکردنی کورسیەکانی گشتیە هەموو ئەوانە بە تەوسیات دەخرێتە ڕوو بە ئامادەبوونی وەزیری خوێندنی باڵا ئەو کاتەیە ئێمە نەتیجەیەک وەرەگرین و خەڵکیش گوێبیستەوە بە ڕاگشتیش یاشکرا.